من ناوم نوشروان علی حسینە لە دایکبووی هەڵەبجەشی دەم 1995 وەکووی کە هاتبێتمە ناو بواری هونەری شێوەکاریەوە کە دەستم بەکار کردبێ ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 2003 بۆ 2004 با بڵێن وەکو ناوەندی خوێندن لەم ساڵانەیە هەلێکم بۆ هاتە پێشەوە هەلی خوێندنی ماستەر کە هەلێکی گونجاو باش بوو حەزم کرد لە چیز خۆمینێم دەستم بە خوێندن کردووە هەر لە بوارەی خۆما بواری شێوەکاری ساڵی یەکەمە سمستری دووهەمە سەرقاڵی ئەوەم منیش لێرە وەکو توێژەرێک یعنی ڕۆڵی من وەکو توێژەرێک ویستم بەناو شتێکا بگەڕێم ڕۆڵی سایکۆلۆجی یا ڕۆڵی دەست جوڵی دەست لەناو هونەری شێوەکاری کوردیا چییە؟ چکە گەڕام زۆ گەڕام لە ناو هونەری شێوەکاری ئەوروپیا تەئسیر و کاریگەریشی زۆری هەیە من گەڕامەوە بۆ کارە دەستێک کۆنەکان لای مرۆڤی دێرین لە ئەشکەوتەکانەوە ینی تێبینیم کرد یەکەم شوێن دەست و یەکەم کاریان چاپی دەستیە کە مێژووکی زۆ درێژی ینی لە ڕێگەی ئەوە هەستی بەبوونی خۆی کردووە لە ڕێگەی ئەوە مەسەلەن خۆی دووبارە کردوەوە شوێن دەست و ئیمزای خۆیتی کە ئێستا بۆ من ماوەتەوە قسەی لەسەرەکەم ئەو ڕنگانە کە بەکاری هێناوە کە ماوەتەوە ئەمە زۆر هەڵەگرێت لە ڕووی مێژوویەوە. من یەک فیگەرم هەڵبژاردووە کە ئەو فیگەرە لە نزیکەوەی ناسم هاوڕێی خۆمە کە ئەزانم باری ژیانی چۆنە کە ئەزانم چەندە سەخت ژیانی بۆ ئەڕوات و لە ناو کوردستانە مەسەلەن چی هەیە و چی نییە ئەو دڵنیام کە هیچ شتێک شک نابات ئەمە ئەم با بڵێن نەک ئەو منیش و هەموو کەسێک بەردەوام حاڵەتی قەلەقی و حاڵەتی دەرونی و حاڵەتی سترێسی هەیە بەردەوام ینی لە کارەکانمانە لە ژیانی ڕۆژانەمانە لەو هەواڵانی کە ئیبیستین من نەهاتوم لێرە دەم و چاو دەرخەم یاخود فۆرمی لاشە دەرخەم هاتووم لە ڕێگەی دەستەوە بۆی پەیامەکە کورت بکەمەوە زانیم کە هونەر ئەبێت یان ئەتوانێت کە شتەکان بگۆڕێ یعنی ئەرچی هەبێ پامی هەبێ بالفعل خەڵک بە ئاگا بکاتەوە لە بریوی کە من دانیشم قسە بکەم بە هونەرەکەم بێم پامێک بگەێنم کە خەڵک زیاتر ئیبینێ.